بەڵێ ئێمە لە ئێستادا سێ حاڵەتی پۆزتیفمانێ دوانە پێشتر ڕامانگەیانە بوو دانیشتوو شاری تێچێن شارۆچکەی تێچێن کە 2 مناڵن و دوێنێش حاڵەتی تری پۆزتیفمان هەبوو کە دانیشتووی ناو شاری چەمچەماڵە ئەو سێ حاڵەتەمان هەیە لە سنووری بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ. وەکوتم دوانێ مناڵن 4 ساڵێک و 5 ساڵێک هەرچوان کوڕن ئەمەی دوێنێش گەنجە تەمەنی دەور 35 ساڵە. هەرسێکیان لەلای ئێمە هەرسێکیان لە سنتەری تەندروستی ئاسوودەن بە ڕوبەڕوونی کۆرۆنا و لەژێر چاودێری تیمە پزیشکەکانی ئێمان لەو سنتەرە. ئێمە 23 بێدمان لەوێ تەسبیت کردووە و ئەو ئامێرانی کە پێویستن وەکو هەناسەدانی دەستکرد وەکو مۆنیتەر وەکو ئۆکسجین هەموو ئەوانەمان لەوێ دابین کردو و تا 23 بێد ئێمە توانامان هەیە خوا نەخواستە هەر بارودۆخی بێتە پێشەوە کۆنتترۆلیکەین بەڵام بێگومان بەمە نەوەستاوین و لە ئێستا نەخۆشخانەیەکی تر کە لە ناند و بەڕێزەوە وەکو خێرخواست خراە خزمەتی تیمەکانی ئێمەوە خزمەتی بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵەوە لە هەوڵی تێجیزکردنی ئەو نەخۆشخانەیان لە حاڵەتی بارودۆخێکە کە ناهەموار لەوە سەختتر بێکەمە چاوەڕوانەکە بێتە پێشەوە ئەو شوێنەشمان ئامادەیە.